ئەگەر نا ئەوەتەوە خەریکم ئەو ڕۆکە دەچمە بەغدا ئینشاءڵڵا لە بەغدا و لە مووسڵ و لە شەقلاوە و لە هەموو جێگەکان وا خەریکم فەرعی نوێ دەکەمەوە ئینشاءڵڵا. کاک فاخر سڵاو لێبێت دەمێت پێم لە هۆکاری داخستنی باڵە خۆشەکەی فاخرێری لە سۆران چیە بۆچی دەگەڕێتەوە؟ بەخێر بێت سەرچاوم ئەمە لە سۆران فرۆشمان باش و خەڵک دەزانی بەڵام لە سۆران کرێمان زۆر گران بوو شوێنەکەمان کرێە کرێشمان گران بوو ئاوە و کارەبایە و کرێی بینایە و لەبەرەوەی دەبی شتێکی باش بفرۆشین لەوەی کرێی کارمەندەکان و شوێنەکەمان دەرچی لەبەر کرێگرانیەکەی ئێستا دامان خستە شوێنشکە ئینشاءڵڵا دەکەینەوە شوێنی باشترەیە. باشە هۆکاری تا چەند کاریگەریەوە هەیە کە خەڵک موچەی وەرنەگرتووە لە بەرامبەردا یاخود کەمتر سەردانی مەطعەمەکان دەکەن؟ ڕاستە بە هەموو شوێنەکان ینی بە تایبەتی هەموو شوێنەکان نەک بە سۆران هەموو شوێنەکانی کوردستان هەموو مەطعەمەکان تاسیریان لێ کردووە ئەوە تەرزەخەمترین مەطعەمە لە پشتە منە دەبینی بە چای خۆت ناوی ناڵێن با نەبتەوە لەبەر بێ بازاڕی دایخست کە سۆرانیش ڕێزم لە تەواوی خەڵک سۆرانێ سۆران 150 زیاتری هەمووی پێشمەرگەیە بە زۆری هەمووی مەعاشخۆر پێشمەرگەی مۆزەفە تاسیر دەکات بازارەکە تاسی دەکات بەڵام وەکو خۆمان ئەمە تاسیری نەکردیمە بازارەکەشم باش بوو ئەی بینێ بوو بەڵام دەرنەدەچوو کرێی بینایەکەم زۆر بووە کرێ بینایەکەم 25 زۆرەقە بوو ئاو کارە باش تقریبان 5 زۆرەقە دەڕوا مۆری دەش هەبوو ئەو وەختیان 5 زۆرەقە مۆی دەشم داسی 5 وەرەقە زۆرە لۆ شوێنەکە ئیدی بڕیارماندا ئەوێن دەرداخین لە شوێنشکە بکەینەوە ئەگەر نا ئەوەتەوە خەریکم ئەو ڕۆکە دەچمە بەغدا ئینشاءڵڵا لە بەغدا و لە مووسڵ و لە شەقلاوە و لە هەموو جێگەکان وا خەریکم فەرعی نوێ دەکەمەوە ئینشاءڵڵا. هەواڵە نوێ بوو ئێستاوا خەریکین ئینشاءڵڵا لە پایتەختی عێراق لە بەغدا دەکەینەوە لە مووسڵیش دەکەینەوە لێرە و لە کەلاریش خەریکین لە شەقلاوەش خەریکین چار فەرعیت کە نوێ دەکرێتەوە. باشە دەمێت بزانم کاک فاخر ئەگەر کێشەی موچە نەبایە ئەو لە قەی سۆرانە هەروانە دەهێشتەوە یان ئەو کات شەرگۆرانکاری تێدا دەکەن؟ نا بەسەلا موچەکە دەبی بێ خەڵک پێویستی بە موچێ بەڕاستی موچە هێلی سوورە دەبی موچە بدرێ دەبی عیلاجێک لەو خەڵکە بکرێ ئەگەر هەر نادەوی بە داهاتی مادام داهاتی تەسمیل ناکەن و یان شتە وایە بە داهاتی حکومەت عیلاجش بکەن موچەی خەڵکی بدە موچە دەبی بێ خەڵک فەقیرە بەڵام موچە بێونێ ئەم سۆرانم هەدا دەخست لەبەرەوە ئاکرێ وشتم زۆرە ینی کرێی بینایەکەم زۆرە ئەمە بە شتانە ناشتینەگە برفاقی فەرعەچی داخستیان بە ئەو شتانە نییە ئەمن ئینسان دایمەن دەڵێم ئینسان ئەگە بژی سیفاتی زێڕی هەبی ئینسان دەبی لە دنیای کە بژی سیفاتی زێڕی هەبی لۆی ئەگە بشچێنن بتاوێنەوە فرێت بدەن قیمەتی خۆت هەر هەبی نەشچیت. کاک فاخر لە چەند شوێنێک دەنگۆی ئەو بڵاویەوە کە کێشەی تەندروستی یاخودلانی ئەوەتان هەبێتن ڕێپێدان و ئەو بابەتانەتان هێبێتن بۆیە دای دەخەن تا چەند دەمەوێت بزانەوە لە هیچ شوێنە کێشەم نییە لەخوای بە زیادبی لە هەموو شوێنەکانەمە پابەندی ڕێنمایەکانین و لە هیچ شوێنە کێشەم نییە و وتوشمە هەر شوێنە کێشەم هەبێ پابەندی یاسایمە لە خاستەوە تەمەشاکەن هەموو باڵە خۆشکان سەردانکەن دە فەرعمان هەیە دە مەطعەم زیاتر هەیە من بۆ تەمەشا مەطعەمەکان خواردنگەکان کە بزانێت کێشەمان نییە لەخوای بە زیادبی زۆرترین کارمەندی کوردیشم لەسەر ئیشدانە و لە بەغداش بە تەمامە برێم چەند کوردی لێ با کوردەکان بێن ئیش بکەن یعنی ئەو دەنگوانە ڕاز نین نا ئەو دەنگوانە ڕاست نییە من لەبەر ڕاستە موچە دیسان پێ دەڵم موچە تەسیریە بەڵام هەردام دەخست بە سۆران لەبەرەوەی کرێم زۆرە زۆر باش کاک عەزیزی یاخوا بەخێر بێن سەرچاو.